ئەمڕۆ دەستگای خێرخوازی بارزانی لە شاری ئەدیبان و ڕۆشنبیرانە. دەمانەوێت ڕێگای خەندە و هیوا بگرینە بەر لە ناو جەنجاڵی و قەرەباڵەخی شاردا بە دوای هاواری خانەوادەیەکی بێلانە و سەر لێ شێواوی، بە دوای سەرگەردانی باوچێکەوەی کە گرفتاری دەستی نەخۆشیە و ڕێگای ژیانی لێ تاری کردووە. زۆرجار بۆ کەمکردنەوەی تاریکی و بێهۆشبوونی ڕۆژانەی هانای بۆ فرۆشتنی کەلوپەلی خۆی و منداڵەکانی بردووە. سڵاوی خوارد لێبێ، چۆنی داد؟ ئەحواڵت؟ سەحەتت باشە؟ دەنگ و باست تەندروستی باشە؟ سوپاس بەخوا. ئەمە ئەمڕۆک و دەستگای خێرخوازی بارزانی هاتوون بۆ ماڵی کاک حەیدەر، دراوسێتانە. ئەمێ بزانم بارە گوزارانی و دۆخی چۆنە؟ بخوایە وەکو لە گەڕەکایە ئێمە بە خراپە زانین، چونکە چوار مناڵی هەیە کابرا خۆشی لەگەڕا. نەخۆشی چی هەیە؟ ئەبورێت دۆخی خراپە؟ بخوای وەکو ئێمە لە گەڕەکە ئەزانین زۆر زۆر خراپ بایان وی کە خەڵق لەیان ناتێنیانە چوار مناڵی هەیە ئێتی کەنەشی پێ بەخوا ئەوە ناکرین هەنەزیکا بۆ پیشتر وەنیە دەست خۆش بێت. زۆر سپاس. من کە وەکو لە نزیکەوە بینی و من پیان خوێن یعنی خێرخواز ئەوکارێنەکە توانێت کرێکی خانوشێنیە مامۆستای ئەم بۆکو بە بیست پێگوێم کەوتو مامۆستای ئەم مەکتەبە کرێکخانوان هەیە. دەستە خۆش زۆر سپاس. زۆر پیان خوێن لە منەوە وەریگرێت ماڵاوە دەشتان ساغ لە شیەوە ساغ ئینشاڵڵا تەندروستە. زۆر سپاس. ماڵاوە بێت خوانەکە بە خزمەتکاریەوەی. زۆر سپاس. یا الله چۆنیت؟ باوکە لە ماڵە؟ لە ماڵەوە نەموتان؟ دەبانجەکەی بۆ مازێت دەبێت؟ سلام علیکم. ئەم حەیدەر چۆنی؟ ئەحواڵە باشە؟ سەحەت باشە؟ ماڵەوە هەموو باشن؟ ئەمڕۆ و دەستگای خێرخوازی بارزانی منە ببینە میوانی ماڵیەوە. ڕوخسەت هەیە بینە ژوورەوە؟ داوێ ڕوخسەتان لێ بکەوە مەدی. يلا بام حەیدەر و دادە سەبری ئەمە سوپاسی ئێوەکەین وەکو دەستگای خێرخوازی بارزانی کامڕۆ ئێمەتان قبول کرد میوانی ئێوە بین. مام حەیدەر ئەم خانووە بەکرێیە؟ بەڵێ ئەمەکرێت چینەرەوەڵا لێرە بەکریان تێ. باش مانگی بەچەنێ بە؟ مانگی 180,000. پێم وایە خانووەکە بچووکیشە. وەڵی بچووکیشە خانەکە وەڵی بزە بنازانم چەند مترە بەس مانگی 180,000 تجاری وای خەڵک کرێخانیمان بۆدا یا مامۆستای مناڵەکانی دا تجاری وایە پارە نییە نازان چی بکە ڕوولەکە بکەیت. باش خۆی ئیش ناکە بۆی کە خەڵک کرێکەیەت؟ وڵی ماوەیەک ئیشمە کرد جای وای پەرکەم لێمەدای نایرم زۆر دەرچم لە ماڵ ئیشکەم. نەخۆشی گەشتکەت هەیە؟ نەخۆشی لە گەشتکەمەیە پەرکەم و عەسابیشمەیە. باش دادە سەبری چەند نەخۆشی هەیە ئەو؟ چوار نەخۆشی. چی و چی؟ یەک گەشتکەی تەواو نییە، دوو نەخۆشی سەر و گەشتکەی هەیە، دڵی تەواو نییە. تجاری وایە ئەلەرزی ئاگادان شێتر ئەلەرزی ئێمە خۆمان یەکسەر هەست دەکەین باوشی پێکەین و ڕایەکێشین. باش هەبووە لەسەر جادە باو نەتۆشی گەشتکە و شتیوا بێ بۆ بێنەوە؟ زۆر سیارش دایسە دووسێکە ڕوولی دا. باش ئێستا پێم وایە هیچیش ناکەوە نییە؟ وڵای تر چم بۆ سەر خۆڵەکان خۆڵانە گونیەکە بە ئاسن و ماسنی تێکایێنێت و کۆیەکەینەوە لێوایتر ئەفرۆشمێ بەچێ ئاسن و شت کۆ دەکەیەوە نیە؟ وای دی بەرتای شانتە؟ ڕای دەمەشانمان وەڵا ماتۆڕێکم بۆ ماتۆڕگرم فرۆش داماقی ئایا دەشتە بۆ خۆم ئایادەم پێکرد و فەحسوشتیان بۆ کردم. یعنی ماتۆڕێک شتە بوو بەهۆی نەخۆشەکەت بۆی نەخۆشەکەمە ماتۆڕگەشم فرۆش هیچم پێ نییە. وڵا
ئێستاش پێویستی بە چارەسەرە؟ هەر وەڵی سێش پێویستم بە چارەسەرە بەس حەبەکان بە خۆم شکر بۆ خوا باشن ئەگەر حەبەکەم لێر بڕێتەوە کەڵنە حاڵم تێکە چی باش تێچوو حەبەکە گرانە دادە سەبری هەر وەڵام سل هەتا 50,000 زیاتریە تێگە فێرخوازان بۆی نەکردن خۆمان مەگە شتێکی ماڵی بۆ فرۆش قەتە بۆ شتێکی بۆ بفرۆشین ئارە وەڵا هەرچیشتمانە ئەوە جارەوە سەلاجیشمان فرۆشت بتڵمان فرۆشت و بغاری ماڵم فرۆشتووە حاجەتی ماڵم فرۆشتووە ئەچی بکەین مەجبوریت باش چەند منداڵتانەیە؟ چوارم هەیە لە خوێندن دابڕابوون پێم وایە تازە دەستیان پێ کردوتەوە دەخوێنن بەڵێ ئەرەوەڵا کلێنس و ئاوم پێ فرۆشت ماڵمان لە ڕۆژهەڵات و لێرە نەبوون پیاوێکێناتی بۆ چێم ناڵانە ناچنە مەکتەب بوو وڵاتون باری داراییمان ئاوایە ناتوانم مەسرفیان کێشم و بیان خەمە مەکتەب بوو ئێتر چوو بوو لە تەربیەوە ناوی دابوون ئێمە سێ مناڵ ئەزانین و ئاو حاڵیانەوە ئیتر ماڵیان نەشەیە خوا خەڵ هاوکاری کردین و کەلوپەلیان بۆ کڕین و قسمیانە مەکتەب 2 ساڵە ئەخوێنن 2 ساڵە خوێن بەڵێ بەڵام زۆر دواکەوتن لە خوێندن لە خوێندنی خێران ئێستا بەڵێ بەڵێ ئەرەوە سێ لە خێرایەکە لێرە قوتابخانە زیرەکەن باشن لە خوای گیان بە زیادێ زۆر باش ئەی ئەو منداڵانە ڕۆژانەیان با بڵین مەسرفاتی منداڵەکە چۆن دەرەچێت ئایا بە پوختێستنە قوتابخانەیە بە پێویستە جلوبەرجە وڵایەت خەڵک کەلوپەلمانەدا تێ پێڵاوشت بۆیانە شۆم و ڕێک و پێکێکەکەم بۆیان و ئەیانێنە مەکتەب یان جل تا جل ناکەن بۆ منداڵەکانی خەڵکیە نەوەڵا خەڵگەیدا پێم کەلوپەل ئەی پارێکە خۆشم یەک شلیف ماور لە فەریان بۆ داگیرکەم ئەو مناڵانە لە کورسات لە خۆڵەکەی یەک شلیف ماورەوە پاک و شۆردی خسە خەسارەکە و ئەوە بەریان بکە دەراسەکان ژماندنی ئیشمە کرد بێژی لە شوێنەکە مای 400,000 بوو بەبان پەرکەمەکە دەریان کردن تیان تەلەبە ئەترسێت لە قوتابخانە بووی پێم وایە کارگوزار بووی وانە وڵات ئەو نام پاک کردووە تەلەبەیت یاوان تەلەبە ساڵی نادام چەند میلیۆن وەرەگرن من ئەو نام پاکە کردو تو سێجا پەرگن دارێم تێن کاکە بەخوا تەلەبە ترسێ لە ئیشەکەش لایان بردی وڵات دەریان کردن بە ئیشەکە وتیان وعدی خۆمان بانتەکەی تر بانگیان نەکرد باش ئەو ڕۆژەی دەریان کردی بیرە لە چی کردەوە ناخۆش نەبوو بۆ تۆ بیرم نچ بەخواتر چم بۆ دەشتا ئەو دەشتی لێنە لێ وەخم تۆزە دانیشتم ناڵانیش کاکە زۆر زاز مەکەن و شتیان دا منان دای پاراکەن داوای شتەکەن داوای جلوبەرەکەن پێمە تۆڕی بۆ سندن ئیشم پێ کرد ترێژم فرۆشدامە قەیادە ئەوی تۆ بۆ ماتۆڕەکە فرۆشتن باوەجێ من مناڵەکەم نەخۆش کەوتو دووانیان خەڵک بمرێ گەڵای زەنجەفیلیان خواردن ماتۆڕم بۆ فرۆشدامە خێ ئایادە و دەرمان و دوو ئایادەی خۆم و تۆ مناڵەکە نەخۆشێ مەجبوری ماڵەکەشت فرۆشت ئێستاش ناتوانانی ماتۆڕەکە بکرێتەوە کە سابەتکەی وانی ماتۆڕەکەم پێم وایە بە ماتۆڕیش دەوێت سوودینە و لەبەروی تۆ نەخۆشی نابێت ماتۆڕ لێ بخۆری لاوین هەر نایە ماتۆڕ لێ بەشی کارمایی سەری زۆر کەمەکە ئەس لە ستانە باشە 2 ساعت 3 ساعت گەڕێم هیوایە ئەم ناسێت تەلەفۆنم بۆکە ئاسن و شەڕەوشتیانە ژێ بیخۆ بیفرۆشە و خەرجیکە بۆ ماڵ ینی زۆر لە گەرمایە کارەبایەتی سەری تووشی گەشەی دەکات کاربایی سەری زۆر زۆر کەمەکە برانەوەی زیاترەکات زۆر پێی تورکێتی نابێت زۆر خۆر بدا لە سەری لەبەی کاربایی سەری کە لاوینە دەرناچم زۆر بەس لە ستانە لە بەهار زستان ئەگەڕێم تا قێزیاتر ناگەڕم تا 12 و ئیتری بێمەوە نایە خۆمی لاکەم تا ئێوارە قەت چوونەتە ماڵێک داوای شتێکتان لێ بکە بڵێ ماڵی فلان ئەوەی ئێمە نیمانە چین ماڵان ئێستا چی ماڵێک دانشی ئەوان ئایپاتیان موبایلیان پاسکیلیانێ ئەمەش تێن و شەڕم دەکاکەن کوێکیان ڕەفیقی کچەکەم موبایل دەکەی هاوت ئێوانە مەکە خوادان چی کرۆ ئەی منش موبایل مەبی شۆ هەر کارێکی پێکردم تون کاکە سەبەر بکەی شەڵا خۆی گیان دەروێ بکاتەوە وادم داپی بۆی بکڕم تو بۆ دەکەڕم هەڵا ئەخر دەسیەکی نییە بێ دانێکیان بۆکردن بۆ دانەیان سێ ئەوی داوایەکە هەر نایانوە تای ساعت تایسان نایانوە قەت ئەم خۆشیە نیشی پێ نییە ئێوار دوای موبایلی ئەیە موبایلمانە پێوەڵا هەرۆمان ناپێتر بۆ ماڵەوە یا خۆم بچم بۆ خەسخانێ چم بۆ شوێنەیە ئاوەڵا یەکێت تەلەفۆن بۆکە ئەو کارێ خێرشتی ومەداتی و دیێرە بۆ ماڵ باش ئەی ئەو 4 مناڵتە بێ ڕەنگە تۆزێک پرس بێت
بۆ مەسایلی خواردنەوە شتانە چۆن بایعتانیش نەبێت چۆنی خواردن ئامادە خواریمانەکەن و ببیان دەمێنێش بێ هەر قەنەعەتیان پێ ئەو ڕۆژێکە ئەوە کیانەیە ئەوان داوای خواردنی باش ناکەن لێت وەڵای کە ناتووە ڕۆژیان ئەی باخوای بڕێ ماسیم ئالیا بۆ بێری ماسیژم دەزارێکی وێرم دە ماسی گوت وەڵای چ باش و ماسی قوتون بۆ ئەوە ڕازی ماسی قسو خەڵەتانی دایە ئەم ماسی سیانی بۆ ئاوردن توتی باش نیە دیە بۆنی ماسی نەغاتێت کاکەم ناڵم بچن ئاوا بۆ غەدە لای ماڵەوە نوتەوە چەند ساڵە لە کریانیەوە وەڵام نەکرێن هەر لە کرێین لێرە 3 مانگ لێ 2 مانگ لێ 5 مانگ لەبەر مناڵەکان باش لە تەربیە و ماڵە بێخۆلی لێ بایان کردیان ئەم مناڵانە بخەنە مەکتەب بەڵام من ناتوانم بیانخەم بۆچی بیانخەم تیان خۆمانی خێنە مەکتەب وەڵام ماڵە ناوێ باش خستیانە مەکتەب و دەرپەرە جوریشتیان بۆ کردن و جانتا و هەموو شتێکیان دابن لە تەربیە ناوردن بەلای ئەم مامۆستا ناسرە خستیانە مەکتەب ئەوڵای بۆ خۆیان نەخوێن شکر تم مامۆستەکانیش ئەوکاریان نەکەن ینی پەروەردە خۆی منداڵەکەی خستۆتە بەرخێن وەڵا خۆیان ئێوە نەتانتوانن ناوەڵام من نەمتوانێت بیخەم چی بیخەمە مەکتەب ئەی مەکتەب ژێ پێڵایی گەرەکە شتی گەرەکە جانتای گەرەکە خۆیان جانتا و کەرپشتیان بۆ کردن ئاوەڵا لە هەموو خۆشیێدا بڕاونەوە نەستەیران نەژیان هیچ هەر لەگەڵ خۆمانە هەست و کۆتێکەکەن و تێتەوە مخۆی سە نازانم چەندی مانگە زۆری نەماوە ئەتر ئەبێ شتێکی بۆ حازرکەین بۆ چیش نازانم ئەبێ بەردەم فرۆشتە سەبەردامە ئەو شەقی مۆلیدە و بەخوای سەلێرا 300,000 تەقریبەن زیاد قەرزارم بێ برنج و ڕۆنشتم بۆیان ناوەردێ ئەو دوکانەی لێ 90,000 لام دوکانێتر تقریبا 300 قەرزارێ گشتی 300,000 قەرزارە ئیسا هەروادم داوتم ئیشەڵا با بە سەبرکن تا خواییان دەرویە کاتۆ بەخواتان دەنێ یەکیان 125,000 برنج و شەکەر ماوەرد و ڕۆن و چای و شتم هاورد بۆ ماڵەوە یەکێتریشانەوەی پارێم بۆی دەکەی 30,000 بەخوا ئەویش ئەوی هەر بۆی بووم توم ئیشەڵا بۆ تێرم ئاوەڵا پارێم بۆی دەگەشتمان نەداوە ئەمە بەهۆی تەندروستی مام حەیدەر و بالەوە زیاتر ڕاتان نەگرین وەکو دەستگای خوازی بارزانی خوا گەورەیە ئینشاڵڵا سەردانتان دەکەینەوە نەمگەن بە کاک مەسعود بەرزانی خوایە خوا هیچ کەس لای لە من ئەم ناڵانە مەکاتەوە خانێ بۆ من ئەم ناڵانە دابینەکە لە هەر شوێنێ بێ خوا سەربەری ئەم جاوە دجایکە ئەمە خزمەتکاریەوەین خوا گەورەیە ئینشاڵڵا خوای گەورە دەروی خێرتان لێ دەکاتەوە بەخوای گیانیش بەزیاوی چینە تا هەر کۆڵانوشتێ قەت عەزیەتی کەسمان نەداوە قەداوەش چیزماندا هیچ کەسێ نەکرد بەس خۆیان زانیمان فەقیر حاڵی شتیان بۆ هێناوی هەمی ئەم مانگی چوارە هاتوومە تا قوتانی لە خانێت بووم لەوداوە ئەمە پرسیارمان کردووە ماشەڵڵا سەربەرزانە دەژین دراوسەکانیش شایەتیەوەدەن هەنگاودەنین بۆ لای ئەو مامۆستانەی نەیانهێشتووە چرای دوا ڕۆژی منداڵەکانی مام حەیدەر بکوژێتەوە بوونە بە پردێک بۆ دوا ڕۆژ و ڕووناهی مامۆستا سۆران سڵاو لێبێ بورە لە کاتی دەوامیشدای داوای لێ برداکی سوپاس دەکەین پێکە بەدەمی پەیوەندیەکەماناتی وەکو دەستگای خێرخوازی بارزان خێربێن سەر چاو خێربێن پێم وایە منداڵەکانی کاک حەیدەر لێ 3 منداڵن لێرە دەخێن وایە دۆخی ئابووریان چۆنە بابڕین دۆخی ئابووریم خێزانە زۆر دۆخێکی خراپە ئێمە بەردەوامەکو دەستەی ئیدارە و مامۆستایانیش بەردەوام ینی دەستمان پیانەوەیە لە ڕێی خێرخوازانەوە لە ڕێی خەڵکی ترەوە لە ڕێی مامۆستایان هەتا ئێمە ینی ئەگەر بڵێم لە کاتی موچەوەرگتنا بەردەوام دەستمان پێوان بۆ بە جلو بەرێک بە هەموو شتێ بە کڕینی خۆران اینجا بەردەوام ئێمە دەستمان پێ بۆ خێرخوازانی ترمان ئاگادار کردووە هەتا ساڵی پار کە من خۆم خودی خۆم کاک حەیدەر دەستیم گرت و هێنام بۆ دەستگاوتم ئەم پیاوە ئەبێ بە زووتی کات فریایکەون ئەمە یەکێکە لە خێزانە زۆر هەژارەکان زۆر تایبەتن بەڕاستی کە دەستگاش پێم وایە خۆیان ئاگادارن چەند جار سەردانی ماڵیان کردو ئەم شتانە
ینی بەڕاستی مستحقن ینی ئەم کاری ئێوە کارێکی زۆر پیرۆز و گەورەیە داواکارم بەردەوام بن ئەم خێزانانە لەم ناڕەحەتی ڕزگارەکەن بەڕاستی خێر و چاکێکی ئەجگاری زۆر سوپاسان دەکەین خۆتان کری خانوتان بۆ دابین کردو بەڵێ چەند جار بەڵێ ئێمە 2 ساڵ ئەتوان بڵم 2 ساڵ لەسەر یەک کری خانومان بۆ ئەم ماڵە دابین کردووە هەموو ساڵێ نزیکەی 6 بۆ 7 مانگ کرێمان بۆ داون سەرباری ئەوەش ینی کە جیاواز لەو کریانە ئەم پیاوە نەیتوانیوە کریەکانی تر دابین کا بۆ کری ماڵەکەی ئەو نەکەم دەرامەت بوو ینی چەند جار بە ملیتۆتێتی مامەسا باوەڕکە من نەمتوانیوە بچمە ماڵەوە لەبەر 1000 دینارم پێ نەبووە بیدەم تەنیا بەنان بۆ مناڵەکانم تا ئێوارە درەن نەڕۆشتومەتەوە چوومەتە دەرەوە لە شوێنێکا خۆم هەشاردا و گریاوم ینی ئەمە حاڵێتی بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی نە دەست پێ دەکات نزا و گرفتەکانی سەبری خان دەگەێنین بە دەستگای خێرخوازی بارزانی بە ئومێد و دوا ڕۆژێکی گەشەوە هەنگاو بۆ دڵخۆشکردنی سەبری خان و مام حەیدەر و منداڵەکانیان دەبین دەمانەوێت لە ماڵێکی ئارام و پڕپڕ لە خەندەدا بیان حەسێنینەوە السلام عليكم مام حيدر چۆنی باشیت تەندروستی و باشە ڕوخسەت هەیە دووبارە بینۆ میوانی ماڵیەوە زۆر سپاس سەلە فەرم ڕۆت بە جارێشتر بووین بارێک بەسەر ئێوەدا خێر بێ ناخواستە چاوات خۆڵە خێر بێن سەرچاو دنیاخەوە چی شتێک لایەوە گرنگە دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئێوەی بکات وەڵای خانمان بۆ بکە ئێمە هەر هیچمان ناوێ هیچ هیچ بەس یەک خۆدە و هەیوان هەر بەقەدر ئەمە و ئەو حەمامە بۆمان بکە بەس لە کرێچێتی نەجاتمان بێت هیچ شتێکترمان ناوێ نەخواردن نە هیچ هەچۆن بێ بەم شتە شڕانە ئەژین پێم وایە قەرداری شلمانە بەهۆی کرێخانەوە وڵا قەرزارین مامەسای مناڵەکان چەند جارێ کرێخانیشی کرێخانەکەمان بۆ داون و جلوبەرگیشیان بۆ مناڵەکانمان کڕی و پارێندا پێم پێم ڕۆ جلوبەرگیان بۆ کڕە دەستی و مامۆستایانە خۆش ئاڵا دەستیان خۆش بێ دێلیەوەش دەستیەوەش بەخوا سەلاجەمانەوە سەلاجە ئەوان بۆیان هێنای ئاڵا سەلاجەمانەوە بۆ هێناینەر وڵات دوێنێ پەیامێکتە بوو لەو ڕۆژانەی کە وەکو دەستگای خێرخوازی بارزانی سەردانی بەڕێستانمان کرد پەیامێکتانە بوو پەیامەکەت نارد بۆ جەنابی سەرۆک ئەرە وەڵا ئەبووم بە قوربان ئەو چاوانەی کە دنیای پێ ئەبینێ بەس یەک ئاور لە ئێمە بات و وەڵا 100,000 پەنام بردووەتە بەر گورچی لێ خۆم بیفرۆشم بۆ مناڵەکانم باری ئەسای وڵای چایی نەبووە پێخۆی نان نەبێ خۆ چەلۆ دوکانانە هاوردوێتی بۆ شار حاڵەوە بەما و دوکانە انشاءالله تەندروست باش دەبن ئەمە ئەو هەموو ساڵە سەبر و تەحەموڵتان کردووە خوا گەورەیە وڵایەتە زۆر تەحەمولیشمان کردەوە زۆر مەرحەلەی ناڕەحەتیشمان زۆر بڕیوە ئێمە پێم وابێت جوابی ئەو بانگەوازەی کە کردوتە جوابەکەت وەرگرتووەتەوە ئەی خوا بمکا بە قوربانی ئەو خوای گیانە هەت بێن لە ژێرسای خوایە حتا ماوەم قەت لە یادیان نەکەم تەنیا ژوورێک نییە کە تۆ دەدویست
ئەو ڕسمای ماچکەم تو خزمەتکاریەوەی ئەبووم بە قوربانتان ئەستەغفر الله هەستۆ خی گەوریدان ڕازیە خوا لەوەی ڕاز وایە ئێمە بینوامالیا خوای گازار کە ڕشکرم خوایە گیان خوای گازا کە ڕسپاس بۆتەوە خوای یا من بووم بە قاوەنی ئەوە بن بە خاوەنی خانوویەک بە تەواوی پێداویستەکانە ئەی خوای گیان قەت خەیاڵت دەکرد مام حەیدەربی بە ساحب نە بەخوا نەمانەکرەمان و خوایەکی پێ بەسکرێ خانۆکەمان بۆ دابیتکە بەسەر بیرمان لەوەیە کردو حەزەکەن خانۆکە ببینن لەگە منداڵەکە ئەرە وەڵ ئەی چۆن ناقەز ناکە ئەی خوای گیان خوا سپاس بۆتەوە خوایە گیان ئەمە وەکو دەستگای من بووم کلیری خانوو بگرم بەدەستمەوە خوایە زاکە ڕۆ مەمنونی تۆم خوایە گیان بارزانی نەمر لە وتێکدا دەفەرمێت مرۆڤایەتی ئەوەیە قوربانی بە خۆشی خۆت بدەیت بۆ بەرژەوەندی لاواز و هەژاران. دەستگای خێرخوازی بارزانی بۆ هەمیشە شانازی دەکات خزمەتکاری هەژاران بێت ببێت بەهێمای ئاوەدانی. کاک حەیدەر دادە سەبری لەسەر ئیزنیەوە لە ماڵی ئەوە دادەنیشی یاخوا بەخێر بێ سەرچاو ماڵستان بێت ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی زۆر دڵخۆشین کاوەتان بینی لە خانۆکە یاخوا سەرجا مەدە گۆڕەکەیشی بێت هیواداری نەداوە دەم بە خەندە من وەڵایتە توش بەخوای گیان هیچ نەباڵی بەرزانی گیان کە ئاوا ستری سەداهای وەک ئێمەیان کردووە چەندێک وەکو ئێمان لە تەنگانە دەرکردووە پێم وایە بەهۆی نەخۆشیەکەەوە کاک حەیدەر ڕەنگە ناتوانێت ئیشکا بە پێی چکە خۆر لە سەری باد کارەبای سەریکە بۆ بژێویش پێویستان پێ دەبێت ڕاستە خانوتانێ بەڵام بۆ مەسرفاتیش پێویستان پێ دەبێت کاتێک شەڵا خوا گەورەی ئیشەڵا ئەمەوەکو دەستگای خێرخوازی بارزانی موچێکشمان بۆ بڕیوەتەوە خوا بکا بە قوربانتان خوای ئێمە کەس موچێک بۆ ئەخوا سەد جار خوای گیان بۆی تر بە تەندروستێکی باشتر بێت باسیەوەتان کردوتە منداڵەکانمان لە قوتابخانە جلوبەرگ کەسانی خێرخواز و مامۆستاکان بۆیان دابینەکە نەتانتوانێت بۆیان بکڕن جان تاوشتان باسی ئەوشتان کرد جلوبەرجی کۆنە بەکاردێن چەند جارە چوومە دەسەر خۆڵاگە تەلیفۆنم دۆزیێت و ئەدن لە ماڵە شۆردێتی ئەوەی کە بەش قیاسیانی وایە دوان کردێ بریاش ئەمە لە مانجی ڕەمەزانی پیرۆز داین جەژنیش نزیک بۆتەوە جا بڕەپارێک دەستگای خێرخوازی بارزانی دابینی کردووە بۆی جلوبەرجیان بۆ بکڕن بۆ جەژن و هەم بۆ قوتابخانەش هەم تێچی قوتابخانەشی تێدایە کە بەردەوام بن لە خوێندن ئەمە دەستخۆشتان لێ دەکەن کە وایە نمونەیان زیاوکەی خوایە گیان من هەتا ئەو ڕۆژێ ئەم سوپاسی بنەماڵی بەرزانیەکەم خوایە گیان کە بنم مناڵەکانمیان لە تەنگانە دەرهاور خوایە گیان ئەمە دڵخۆشین کاواتان بە ئەوان ئەمە دڵخۆشین کاواتان وەکو دەستگای خێرخوازی بارزانی زۆر دڵخۆشین کابین خەندێک لەسەر لێوی ئێوە ئینشاڵڵا هەر دڵتان خۆش پێم وابێ بڕەپارێکیش قەردار بۆی خواردنتان کڕی و باسی وەشتان کرد دەستگای خێرخوازی بارزانی بڕەپاری قەردەکەشی بۆ دابین کردو خوای گیان من هەتا ئەو ڕۆژێم دەستخۆشییان لێ یەکەم خوای گیان نمونیان هەر زیاو بێ خوایە گیان ئیت ئێمە چیمان بێ خوای گیان وتم یەک هۆدە ئە خوای گیان ئەمەی بەخشیەوە بن ئەم کۆشکە ئیتر
وڵای بێ من هەر شەو ڕۆژ نەخەوم خوای گیان وتم یەک هۆدە خوای گیان ئەمەی بەخشیەوە بن ئەم کۆشکە ئیتر وڵای بێ من هەر شەو ڕۆژ نەخەوم خوای گیان کاک حەیدەر پێم وابێ بەهۆی نەخۆشیەکەوە پێویستی بە پڕەپارەیەک دەبێت ئارە وەڵڵا لەبەر ئەو دەربانانی کە دەیکڕین باسیەوەتان کرد دەست ناکەوێت گرانە دەست ناکەوێت جار بووە بڵی غازی ماڵم فرۆشتی ماڵم فرۆشت یا پارە ئینشەڵڵا ماڵ نافرۆشن ماڵتان ئاوەدانترە بێت ئەمە شتێت چوویەکە بۆ نەخۆشیەکەی کاک حەیدەر ماڵیوانیش ئاواکەی خوایە گیان خوایە گیان خوایە گیان هەر نمونەیان زیاو بێ خوایە گیان کە ئێمەیان لەو تەنگانە دەرهاو خوایە گیان ئەمەی تر بەجێتان دێڵی یاخوا بەخێر هەمیشە بارزانی نەمر دەڵێ شانازیە مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێ ئێمە شۆک دەستگای خێرخوازی بارزانی شانازی دەکەین کە خزمەتی ئەوە دەکەین وایە مە تا ئەو ڕۆژەی ئەمنی دوعای خێریان بۆ ئەەکەین خوایە گیان کە ئەوە دەستی هەزارەهای وەک ئێمەیان گرتووە لە تەنگانە دەریان کردوون خوایە هەر نمونەیان زیاوکەی خوایە گیان ئەمەی ترە ماڵتان ئاوا بێ ئەمەی تر ڕۆین بەجێتان دێڵی خوایە گیان وایە بێەوەیتان کاکە ئێمەتان کرد بە خاوەنی خانی خۆمان وایە هەنوو نەتان زیاو کا وایە